هەرێمی کوردستان لە 27 ساڵی ڕابردوودا بە چەند ئەزموونێکی هەڵبژاردندا تێپەڕیوە و تا ڕادەیەکی زۆر بۆتە بنەمایەکی سەرەکی بۆ دەساودەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و هێنانە ئارای سیستمێکی دیموکراسی فرەحیزبی متمانە پێکراو لەسەر ئاستی ناوچەی و نێودەوڵەتی. لە هەر هەڵبژاردنێکدا لە هەرێمی کوردستان هێزە سیاسیەکان بۆ بەدەستهێنانی کورسی پارلەمانی و گەیشتن بە دەسەڵات چوونەتە ڕکابەریەکی توندی یەکتر و سەرنجام پرۆسەکە بە سەرکەوتنی چەند لایەنێک و پاشەکشەی دەنجی چەند لایەنێکی تر کۆتایی هاتووە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەک هێزێکی سەرەکی لە هەموو هەڵبژاردنەکانی عێراق و هەرێمی کوردستاندا بەشداریەکی کارای کردووە و دوای هەموو هەڵبژاردنێکیش ئەنجامەکەی قبوڵ کردووە. لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە ساڵی 2009 لە هەرێمی کوردستان دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵکشان و داکشانی بەخۆیەوە بینی و بەتایبەت لە هەڵبژاردننی ساڵی 2013 پارلەمانی کوردستان کە دەنگەکانی بە شێوەیەکی بەرچاو دابەزین. بەڵام یەکێتی لە پێناو بەهێزکردنی سیستمی دیموکراسی و داهێنانی مۆدێلی دەساودەستکردنی دەسەڵات تاکە هێز بوو ئەنجامەکەی قبوڵ کرد و پیرۆزبایی لە ڕکابەرەکانی کرد. جگەلەوەش یەکێتی وەک هێزێکی سەرەکی لە کوردستان دوای دابەزینی دەنگەکانی کۆڵی نەدا و دوای بەخۆداچوونەوە و پێداچوونەوەیەکی ورد بە هۆکارەکاندا و کارکردنی بەردەوام بۆ چارەسەرکردنی هەموو ئەو هەڵە و کەم و کوڕیانەی بوو نەمایی کەمبوونەوەی ژمارەی کورسەکانی سەرنجام گەیشتە ئەوەی لە هەڵبژاردننی ڕۆژی شەممەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا جارێکی تر متمانەی دەنگدەرانی بەدەست بێنێتەوە و ژمارەی دەنگەکانی بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە هەڵکشان بکەنەوە. بە بڕوای شارەزایان و چاودێرانی سیاسی هۆکاری هەڵکشانی دەنگەکانی یەکێتی لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکێتی لە 4 ساڵی ڕابردووە سیاسەتێکی ڕوونی هەبوو بۆ هەموو ڕووداوەکانی عێراق و هەرێمی کوردستان و خاوەن هەڵوێستی جددی خۆی بوو لە هەموو پرسەنەتەوەی و نیشتیمانیەکاندا کە ئەمەش هەمان ئەو هەڵوێستە بوو کە جەماوەر و لایەنگرانی یەکێتی دەیانویست. سەرباری قەیرانی داراییش یەکێتی لە دەسەڵاتدا هێزێکی خاوەن بڕیار و پێگەی خۆی بوو کاری بەردەوامی کردووە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەبێ جیاوازی بەتایبەت پێشمەرگە و کەسوکاری شەهیدان و موچەخۆران. ئەمەش زیاتر دەنگدەرانی لەگەڵ یەکێتی ئاش کردەوە و ئەوانەشی لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا دەنجیان بەلایەنێکی تردا بوو لەم هەڵبژاردنەدا دەنجیان بە یەکێتی دایەوە. هەروەها یەکێتی لەم هەڵبژاردنەدا بانگەشەیەکی تەواو جیاوازی کرد و بە پێچەوانەی لایەنەکانی ترەوە کە سەرگەرمی ڕاکێشانی سۆزی خەڵک بوون لە ڕێگەی وروژاندنی کێشە ناوخۆییەکان یەکێتی کارکردنی بۆ داکۆچیکردن لە پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان لە بەغداد کردە بەرنامەی سەرەکی بانگەشەکانی بە جۆش و خرۆشێکی زۆر جەماوەر و لایەنگرانی خۆی هاندا بچنە سەر سندوقەکانی دەنگدان. ئەمە ژوای کرد یەکێتی متمانەی دەنگدەرانی بەدەست بێنێتەوە و سەرکەوتن تۆمار بکە. یا کەرکووک و خەڵەقین یا تەماوی دەجەنگین